سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێ بەرنامەی سفۆر یەک ژیری باشترین و بە کوواڵەتیترین بەرنامە لە یوتیوبی کوردی لە بواری ڤیدیۆ گەیم و فیلم و سینەما ئەوڕۆ چەند هەواڵێکم هەیە تاوەکو پێشکەشتانی بکەم تکا دەکەم لایکی ڤیدیۆ سەبسکرایب لەبیر نەکەن بۆ کەسانی کە 135 چلی ئەو کەسانی سەری ڤیدیۆیەکانم دەکەن سەبسکرایب چانەڵەکەیان نەکردێت تکا دەکەم سەبسکرایب بکەن زانیاری بە سوودڵ دەکەینەوە یەکەم هەواڵی ڕۆمان باباسی پلەیستەیشن پڵەس بکەین لە مانگی 2 چی یاریەک دەداتە گەیمەرەکانی هەر یەکەمیان یاریەکە بەناوی دیسترەکشن ئۆڵ ستارز یاریەکی نوێیە و تایبەتە بە پلەیستەیشن 5 و یاریە تاوەکو ئێستا یەک گەیمپڵەی دوور درێژێ بڵاو کرێتەوە و چەند ترێلەرێکی بچووکی لێ بڵاو کرێتەوە یاریەکەم ئۆنلاینە مەڵتیپلەیەرە تایبەتە پلەیستەیشن 5 و بەچەند کاراکتەرە یاری دەکرێت توانێت لەو کاراکتەرانە هەڵبژێری کاراکتەرەکان هیرۆنەوەتە پاڵەوانن جوڵەی تایبەتی خۆیان هەیە وەروە ئۆتۆمبیلێکیان هەیە لەناو یاریگەیەکی سواری ئۆتۆمبیلەکەی خۆت دەبێت ئۆتۆمبیلەکانی دیکە بدەیت چێ زۆرترین پۆین دەکات لە کاتی تێکشکانی ئۆتۆمبیلەکانی دیکە بەدەست بینی ئەو نەفرە دەبتە براوە یاخود چەند مۆدێکی جیاوازی هەیە یا بۆنە مۆدێکی هەیە لەسەر کۆکردنەوەی زۆرترین پۆینت لە کاتی تێکشکان مۆدێکی دیکە هەیە وەکو بات ڕۆیاڵە چێت تا کۆتا کەس ببینێتەوە ئەو براوەیە یاری شانزارشە بۆ گەیمانی پلەیستەیشن 5 ئەو مانگا وەردەگرن وەروە یاری دووەمان یاری کنترۆڵە ئەڵتیمەت ئەدیشن ئەگەر لە بیرتان بی یاری کنترۆل لە مێژە بڵاو کرێتەوە ڤێرژنی پلەیستەیشن 5 و ئەکسبۆکس سیریەس ئەکسەکەی بەخۆڕایی نەبوو لە ڕێگەی ئەڵتیمەت ئەدیشن بوو کە زۆر گەیمە لی تۆڕە بوونکەوە بۆچی بەخۆڕایی کواڵەتی یاریەکەی برز ناکەنەوە بۆ گەیمەران شتێکی باشیان کردێت کە پلەیستەیشن پڵەس دایان نایە بۆ نمونە من یاریەکەم هەیە بەڵام بە کواڵەتی پلەیستەیشن 5 ناتوانم یاری بکەم دەی بە کواڵەتی پلەی 4 لەسەر پلەی 5 یاری بکەم بۆروە ئەو یاریە ئەڵتیمەت ئەدیشنەکەی چەند دیڵسێش لە خۆ دەگریت لە بۆ گەیمەرانی پلەی 4 دەتوانن ئەڵتیمەت ئەدیشنەکە لەو مانگەی لە پلەیستەیشن پڵەس بەدەستی بخەن یاریش سەرنجڕاک کێشراوە یاریەکەم نیوەی تقریبا کردیە بەڵام چاوەڕام لەسەر پلەیستەیشن 5 بە کواڵەتی بەرزتر بە 6 فرێم یاریەکە بکەم دڵخۆشم ئەو یاریە بۆ مانگەی لەسەر پلەیستەیشن 5 ئەوەندە مابوو یاریەکە بکڕم ئەڵتیمەت ئەدیشنەکەی بکڕم بەڵام کە گوتیان یاریەکە بەخۆڕاییە لە یاریەکە لە ڕێگەی پڵەسەوە دەتوانم ئێستا وەری بگرم بێ ئەوەی پارە سەرف بکەم یاریشکەمان هەیە پلەی 4 و پلەی 5 لە ڕێگەی پڵەسەوە دەدرێتە گەیمەران ئەویش یاری کۆنکریت جینیە یارێکی سەرنجڕاکێشە و چیرۆکەی زۆر نازانم بزە باستەکە بەڵام گرافیکەکەی شێوەیەکی فەنیە هوەریە سەرنجڕاکێشە لەوانەیە تاقیب بکەمەوە بۆ گەیمەرانی یەکسبۆکس ئەو مانگەی لە خزمەتگوزاری ڵایڤ گۆڵد کە هاوشێوەی پلەیستەیشن پڵەسە 5 یاری دەدرێتە گەیمەران کە زۆر سەرنجڕاکێشە 5 یاری لە یەک مانگ هەر هەمووش لەسەر ئەکسبۆکس 1 و ئەکسبۆکس سیریز ئەکسی یاریان پێ دەکرێت ئەوان یاریەکانی ڕزدنی نیڤڵی کۆنە وەروەها یاری داندۆڕایە و گیرس 5 کە سەر زۆر یاریش سەرنجڕاکێشەوە و کەسانێک کە ڵایڤ گۆڵدیان هەیە پێم وایە یاری تاقیکەنەوە وەروە ئیندیانا جۆنسی کۆنە ئیندیانا جۆنسی کۆن کە ئەو مانگی ڕاگەیەنەرەکەەوە ئیندیانا جۆنس دەبەوە ئەکسبۆکسی بەرهەم دێتن لە ماوەیەکی نزیک داهاتوو نازانم بزڵکەیە وەروەها یاریەکە بەناوی ئیمپرۆرس تومب کە ئەو یاریەم نەکردی و نازانم باسی دەکات یاریەکان سەرنجڕاکێشە وەکو مایکرۆسۆفت مانگان دەڵێ ئەو یاریانە بای 104 دۆلاریان لە ڕێگەی ڵایڤ گۆڵدەوە بەخۆڕای دەدەنا گەیمەران لەگەر ئەو شتە باشانەی مایکرۆسۆفت فەڵتەیەکی بچووکیدا لەو هەفتەیە لە سەردای هەفتەی مایکرۆسۆفت ڕاگەیاندکەوە نرخی ڵایڤ گۆڵد لە $10 دەکەن 11 دلار لە $25 دەکەنە $30 بۆ سێ مانجی وەروەها 55 شتێکی وایە دەکەنە 65 بۆ $70 شتێکی بابەتە دەستکارێکی بچووکی نرخەکانی ڵایڤ گۆڵدیان کرد بەبەستەکەی مایکرۆسۆفتی ئەو خەڵکی زیاتر بستنە سەر گەیم پاس ئۆڵتیمەیت گەیم پاس ئۆڵتیمەیت بەکاربین کە هەم ڵایڤ گۆڵد تێدا هەم گەیم پاس تێدا و هەم یاریەکانی EA تێدا و هەم سبسکریپشنی دیزنی پلس تێدا زۆر شتی باش تێدا گەیم پاس بەڕاستی بە $5 مانگانە بەڵام ئەو هەنگاوی کە نایان بە شێوەیەکی زۆر خراپ تەقیەوە سەر مایکرۆسۆفتی خەڵکە زۆر ناڕازی بوون بۆیە ڕاستەوخۆ مایکرۆسۆفت داوای لێبوردنی کرد لە تویتەری ڕاگەیاند کەەوە ئەم مەبەستیان نەبووە گەیمەران لە خۆیان ناڕازی بکەن بەڵکو مەبەستیانەوە بۆکەوە هەندێک گۆڕانکاری هەیە ئەنجام بدەن بۆیە لە گۆڕانکاریەکەی خۆیان پەشیمان بوونەوە نرخی ڵایڤ گۆڵدی ئێستا هەروەکو خۆیتی بەڵام مایکرۆسۆفت مەبەستەکەی ئەوەیەکەوە زۆرترین گەیم پاس بفرۆشێ وەروە لەو هەفتی ڕاگەیاندکەوە 18 ملیۆن کەس گەیم پاسی مانگانە بەکاردێنی 18 ملیۆن سبسکریپشنی مانگانەیان هەیە سبسکرایبیان هەیە پارەیەکی 1000 زۆر لە مایکرۆسۆفتی کۆ دەکاتەوە هەواڵەکی خۆشمێ کە لە تەمنێڵەکەش زۆر ئاماژەم پێیدایە ئەویش یاریەکانی GTA کە ریماستەر بکرێنە پێشتیش ئەو هەواڵام چەند جاریت کە باس کردێ بەڵام ئەو جارە هەواڵەکە زۆر سەرنجڕاکێشترە وەروە دەنگۆیەکە گەورەترە بڕیارە پێشبینی دەکرێت لە ماپڵی ڕێدێتش بڵاوکرێتەوە کەواریەکە لە یاریەکانی GTA 3 GTA Vice City وەروە GTA San Andreas بێکەوە بە کۆلێکشنێک یاخود بە شێوەیەکی ریماستەر کراو لە ڕووی دەنگ لە ڕووی بێنەوە دووبارە بڵاو بکرێنەوە و هەروەها گرافیکەکەشی بەرز بکرێتەوە تا ریماستەرێکی ریمێک نابی بەڵکو ریماستەر بەڵام گرافیکی زۆزێک بەرز بکرێتەوە تاوەکو کۆنسۆلی نوێ وەروە کۆنسۆلی پلەی 4 پلەی ئەکسبۆکس 1 بتوانن یاریەکان بە شێوەیەکی جوان ئەنجام بدەن ئێستا دەزانکەوە GTA San Andreas GTA 3 GTA Vice City لەسەر کۆنسۆلی نوێ شکلی زۆر ناشیرن دەچکە کۆنە تەنانەت دەنگۆیەکی دەڵێن GTA 4 دوو
دووبارە ریماستەر دەکرێتەوە کە جیجی 4 بەڕاستی گرافیکی هیچ جوان نمایەوە کوێستا تۆزە کۆم بووە ئەگە بێت ریماستەر بکرێتەوە بەڕاستی ئەوانە یاری نایابن و هەروەها هەواڵە گەورەکەمانەوەیەکەوە ئەگەری هەیە پێشبینیێکی گەور هەیە لەو هەفتەی لە تویتەر هەبووکەوە دەڵێن لە 2021 ئەز نازان بزەبت ئێستا یاخود تاسەری ساڵەکەیە ترەیلەرێکی تیزەری GTA 6 دەبینێت پێم وابێ ئەستەم نییەگە ئەو ساڵ ترێلێکی GTA 6 ببین ئەگەر بێت و ڕۆکستار لە ناوەڕاستی ئەو ساڵ ئەو چاریاریە خودە سیاریە بە شێوە ریماستەر بڵاو بکاتەوە گەیمەران تەواو دێنەوە ناو دنیایی بۆ نمونە GTA لە کۆتایی ئەو ساڵیش ئەگە بێت و یەک تیزەری بچوک بڵاو کاتەوە بڵێ GTA 6 is coming تەنیا لۆگۆیەکەی پیشامدا یاخود گەیم یاخود ڤیدیۆیەکی بچوک یەک لە کاراکتەرەکان یاخود ماپەکەی نیشامدا بەسە لەوەی خەڵکی بزان کە GTA 6 لە ڕێیە خۆیان ئامادە بکەن هەروە فرۆشی GTA 5 یەکسە دەفڕیە و کاتیم بەڵام پێم وایە ئەگەر بێت و ئەو ساڵ ڕۆکستار ترێلەرێکی بسوشی GTA 6 بڵاو بکاتەوە لە ساڵی داهاتوو گەیمپڵەیەکی زیاتر دەبینین و لە ساڵی پاشەوی لەوانەیە یاریەکە بڵاو بکرێتەوە ئەگەر بێت و ئێستا ئەو ساڵ 2021 ترێلەری GTA 6 ببینین تا 2023 مەحاڵە بڵاو بکرێت چکە دەزاننکەوە ڕۆکستار 2016 ڕاگەیاnkەوە Red Dead Redemption 2 وە لە بەرەمێنانە یاخود پاشەیەکردکەوە ئەو یاریە بڵاو دەکەنەوە لە 2017 ترێلەر و گەیمپڵەیمان بینی لە 2018 کۆتاییەکە یاریەکە بڵاوە تا واتە ئەر یاریە ڕۆکستار ئاشکرای بکەن 3 ساڵی دەوێت تاوەکو بڵاو دەکرێتەوە جا کەی ئاشکرای دەکەن ئەو پرسیارەکەیە بەڵام پێشبینیەکی زۆر هەیە و خۆشم پێم وایە ڕۆکستار لەوانەیە عادەت ڕۆکستار ژوایکە لە بۆ هەردوو جێنڕیشنی بڵاو کاتەوە لەم لە بۆ پلی 4 لە بۆ پلی 5 لە ئەکسبۆکسۆن لە بۆ سریزێکی لەوانێ شتێکی لە بابەتەش بکە ئەو ساڵەکە بێت و بەتەماشەشی وابی ئەو ساڵ یان ساڵی داهاتوو کۆنسۆڵەکانی لاس ژێنڕیشنیش هەر نوێنە خراپبینە دەتوان گرافیک تحمل دەکەن تاخیرتری بکەم باڕناکەم بتوان لە بۆ کۆنسۆلی ڕابردوو بڵاوی بکەنەوە تەنیا لە بۆ ئەمە بۆ چونیەوە لەسەر GTA 6 بزان پێتان وایە ئەو سیاریە ریماستەرەکە ئەو ساڵ دەبین یان ساڵ داهاتوو GTA 6 ترێلەری دەبین یان نەبین لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن ترێلەرێکی نوێی یاری BlackOpsColdWar هەیە کەەوە چەند مۆدێکی نوێیان زیاد کرد یەک لەو مۆدانەش بنای فایربەی زی دەبیتن کەوا چەند زۆمبیێکی نوێ لە بۆ یاریەکەی زیاد کردایە و هەروەها مۆدێکی نوێیان زیاد کرد کە چل یاریزان بتیدا بەشداری دەکەم بە شوی مەڵتیپلێر و پراپ هەنتیان زیاد کردیە لەگەڵ چەند گۆڕانکاریێکی دیکە کە لە چواری مانگ ئەو ئەپدەیتانە بە تەواوەتی بەردەست دەبن وەروەها هەواڵێکی نوێم هەیە لەسەر یاری مارڤڵز ئەڤێنجرز کە یاری شکستێکی گەورەی خوا لە ڕووی فرۆشەوە بەڵام گەیمەرێکی زۆر لە یاریەکە ڕازینەوە حەزیان لە یاریەکەی بووە من تاوەکو ئێستا یاریەکەم نەکردیە بەڵام لەوانەیە یاریەکە بکەمەکە بێت ئەو ئەپدەیتە ڕاست دەرچی ئەو بزەبت ئەو شێوەی کە باسی دەکەن بۆ شێوازە بێت بە فەرمی یاریەکە بە فەرمی ستودیۆی بەرەمێنەری یاری مارڤڵز ئەڤێنجرز ڕایان گەیاندکەوە لە مانجی 2 هۆکای زیاد دەکەن وەروەها لە بۆ نێکست جەنەڕیشن ئەپدەیتی نوێ دەبۆ دێوەتا گرافیکی یاریەکە لە بۆ پلی 5 و ئەکسبۆکس سیریز X جوانتر دەکرێت وەروەها کارکتری هۆکای زیاد دەکەن وەروەها مۆدێکی نوێ زیاد دەکەن بەنای وارسیبل 2 چەند گۆڕانکاریەک لەوانەیە یاریەکە بە شێوازێکی باش بێتەوە ناو دنیای گەیم واتکە یاریەکە ئێستا بەڕاستی مردووە هیچ کەسێک باسی ناکە گەیم پڵەکانیشی بینێکی وانە لە تویچ چکە تویچ و یوتیوب بەڕاستی قیاسن لە بۆ ئەوەی کەەوە یاریێک زیندووە یاخۆ زیندوون چکە یاریانە ئۆنلاینی لایڤ سرویسن یاریی مارڤڵز ئەڤێنجرز یاریی لایڤ سرویسە پێویستی بە هێڵ ئینتەرنێت بە تەواوەتی کار بکەوەکو یاریەکانی دیڤیژنە پێم وایە ئەگەر بێت و نرخ یاریەکەی زۆر دابەز مثلا 25 دلارش بیلوانە یاریەکە بکڕم لەسەر پلەیستەیشن 5 تاقی بکەمەوە کلۆز بێتایەک لە بۆ یاری Resident Evil Reverse بڵاوکرایەوە کە چەند گەیمەرەکتوانە لە ئۆنلاین یاخود لە یوتیوب گەیمپڵەیەکەی دابنێن بە کاراکتەرەکانی خۆ دەتوانانی یاری بکەیت کە شێوەیەکی سەرنجڕاکێشی هەیە ئەو مۆدە Reverse تەنیا مۆدی ئۆنلاینی مەڵتیپلەیەر دەبیتن ئەو گەیمەرانی کەوا Resident Evil 8 دەکڕن بە خۆڕایی ئەو گەیمە و یاخود ئەو مۆدە ئۆنلاینە بە تەواوەتی وەردەگرن بەو کەسانی کە یاریەکەش ناکڕن Resident Evil 8 ناکەن ئەوزان بەجێ دەتوانانی ئەو مۆدە ئۆنلاینە بکڕێت سەرنجڕاکێشە چەند ڤیدیۆیەک لە یوتیوب بڵاوکرێتەوە من ناتوانم زۆر نیشان بدەم چکەنەوەک بزەبت فەرمی نەبی هەموو شتێک ئەو ڤیدیۆیەکان هەمووی تەواو فەرمی نەبی کاپکۆم ڤیدیۆیەکەی بسڕتەوە وەروەها هەر لەو هەفتەیە خانمە ئاکتەرێکەوە ڕۆڵی دەنجی هەیە لە ناو یاری Resident Evil 8 کۆچی دوایی کرد ئەو خانمە ئەکتەرە ناوی جنێت مۆسە ڕۆڵی یەکێک لە کچەکانی خانمە باڵا بەرزەکەی ناو یاری Resident Evil 8 دەجێڕیتن کاپکۆم بە فەرمی ڕاگەیاندکەوە هاوخەمی خۆیان بەرامبەر خانەوادەی جینت دەنوێنن و پێیان وایەکەوە ڕۆڵێکی زۆر جوانی ناو یاریەکان Resident Evil جێڕایە و وەروە وتیشیانکەوە پێشتیش یاریەکان Resident Evil بەشداری کردی بەڵام بزەبت نەمازانی لە کامە یاری بەشداری کردیە یاخود دەنجی کامە کارکتەری هینایە بەڵام ئەو جارە دەزانکەوە دەنجی ئەو خانمەی هینایەکەوە کچی خانە باڵا بەرزەکەی Resident Evil 8 دەبێت خۆشەویستانم ئێستا یاری The Medium بڵاو کرێتەوە ریڤیوەکانی ئەو یاری لە ئۆنلاین بەردەستن بەگشتی ریڤیوەکان نمرەی 8 لە 7 لە 6 لە یەک لە ماڵپەڕەکان نمرەی 9 لە دەی پێدا بەڵام بەگشتی 7 و 8 پێدا لەدەی
دەڵێن یاریەکە شەڕکردنی تێدا نابی واتە کۆمباتی نییە تاقیکردنی نییە شتنوبڕین تێدا نییە تەنیا و تەنیا ڕۆیشتن و گەڕانە بەناو شوێنەکان وهڵهێڵانی وهڵهێنانی مەتەڵی جیاوازە و لە کەشێکی ترسناک دوو دنیای جیاوازت هەیە کارکتەرەکەی خۆت لە دوو دنیای جیاواز دەتوانانی یاریەکە بکە یاری سەرنجڕاکێ بەڵام تاوەکو تاقیم نەکردەوە گەیم پاسم تەواوە بیکردمەوە بێگومان دەست پێ دەکەم هەواڵێکی ناخۆشم هەیە لە بۆ گەیمەرانەی کەوا پلەیستەیشن 5 یان هەیە کە زانم ژمارەتان زۆر کەمە بەڵام بۆ کەسانی کەوا چاوەڕوانی یاری ریتۆرناڵم کە یەک سەرسەختترین کەس کە چاوەڕوانی ئەو یاری دەکەم منم یاری ریتۆرنال دواخرا بۆ مانجی 4 بڕیار بوو لە مانجی 3 بڵاو بکرێتەوە بەڵام دواخرا بە ماوە یەک مانگ تاوەکو یاریەکە بەتەواتی پۆلیش بکرێتەوە لە کێشە و گرفتەکانی بەتەواوی چارەسەر بکەن هیچ گڵێکی شتێدا نەمینێ یارێکی پاک بی کە بڕیارە بە تایبەتی بۆ پلەیستەیشن 5 بڵاو بکرێتەوە یاری سەرنجڕاکێشە یارێکی RPG سایفای دەبێتن باسی خارمە شتێکە دەکەتە هەسارەکی لەوێندەر لێ دەمری دوات زیندی دەبێتەوە دەبی لەناو هەسارەکەی دڕندەی جیاواسێ لە ناویان بەت ئەوە چیرۆکی یاریەکەی بەگشتی ڕزگاربوونە لە ژیان بەڵام بە شێوازەکەەوە بەردەوام دەمری و بەردەوام زیندوو دەبیەوە بڕیارە لە مانجی سوار یاریەکە بڵاو بکرێتەوە کریستال داینامیک ستودیۆی بەرهەمهێنەری یاریەکانی توم ڕیدر کۆنفرانسێکی ئۆنلاین یاخود ئیڤنتێکی ئۆنلاینیان ئەنجامدا لە ڤیدیۆیەکەش ئاماژەیان بەوە داکەوە خەریکی یاری نوێی توم ڕیدرن بەڵام جارێ کاتی زۆر ماوە ئاشکای بکەن ناوی یاریەکەت دەبی خۆت باسی دەکاتەنیا دەڵێن کاکتەری لارا کرۆفت ئەو جارە باسی دوای ڕووداوەکانی ئەو سێ بەشەی دەکە کە بڵاویان کردەوە بەبنە توم ڕیدرە وەروە ڕایز ئۆف دە توم ڕیدر یاخود شادۆ ئۆف دە توم ڕیدر ئەوانە کۆتا بەش دەبن لەو تریلۆجی ئەو جارە بەشەی نوێ دروست دەکەن چیرۆکی تاواکەری وانە بەڵام نوێ و لارا کرۆفت بێگومان وەکو کارکتەری توم ڕیدر هەردەگەڕێتەوە پلانیان نییە بزەوت کەی یاریەکە بەرهەم دێ بەڵام بێگومان یاریەکە لە بەرهەمهێنانە بەڵام کاتێکی زۆریان پێویستە دەبێت شتێکتان پێ بڵێمکەوە لەو هەفتەی لە تویتەر بڵاو کراوەکەوە کەسێک ئەو کۆنسۆڵی بەدەستکەتیە ئەو Xbox Series X بەدەستکەتێک سەرۆکی کۆمپانیای Xbox فیل سپنسەر واژۆی لەسەر کردی خود ئیمزای لەسەر کردێت نرخ Xboxیان لەناو باڵپەڕی ئیبەی دانا بۆ فرۆشتن مەزاد کرد هەتا ئێستا کە منەوە ڤیدیۆ دروست دەکەم لەوانەیە پاشانژینە فرۆشای بەڵام تا ئێستا نرخی کۆنسۆڵەکە تاوەکو $2800 بەرز بیتەوە تا 28 وەرەقە نرخەکەی بەرز بیتەوە ئەمان Xbox Series X بەڵام جیاوازەکە چیە فیل سپنسەر سەرۆکی کۆمپانیای Xbox ئیمزای کردێ کەشتێکی زۆر سەرشێتانەیە باڵچکەم هەیە لەسەر Xbox Series و وەروەها پلەیستەیشن 5 زۆرمان دەزانین هەردوو کۆنسۆڵ دەستکەوتنیان لە زۆربەی وڵاتان بەتەمەند لە کوردستانیش یان نرخیان زۆر بەرزن یاخود ئەستەمە بەرزخستنی ژمارەیان هۆکارەکە چی بوو بزەبت هێستا هۆکارەکە تقریبا ئاشکرا کراکەوە کۆمپانیای AMD ڕایگەیان ئەو کۆمپانیەکە پرۆسسەر لە بۆ پرۆسسەری CPU لە بۆ پلەیستەیشن 5 دروست دەکات لە بۆ Xbox Series X دروست دەکات ڕایانگەیان خەتایەکە لەوانە ئەوان بەهۆی ئەوەی کەوا پرۆسسەری کەمیان بەدەستی نایە وای کردیەکەەوە ژمارەیەکی کەم لە پلەیستەیشن 5 ژمارەیەکی کەم لە Xbox Series بڵاو بکرێتەوە لە هەموو جیهانەوە خەتایەکە لەوانە و هەوڵ دەدەن بە زووترین کات پرۆسسەرەکان زیاتر بڵاوکەنەوە و هۆکارەکەشی بۆی دەگەڕنەوە کە ئەوان ئەو ساڵ جگە لەو کارکردن لە بۆ سۆنی و مایکرۆسۆفتی بۆ کۆنسۆڵ نوێیەکان ئەوان بخۆشیان پرۆسسەری کۆمپیوتەریان بڵاو کردەوە گرافیکارتیان بڵاو کردەوە تا AMD کۆمپانیایەکی زۆر مەشغوڵە ئەو ساڵ ماخود پار و ئەو ساڵیش بۆیش ژمارەیەکی کەم لە پلەیستەیشن 5 و Xbox Series لە تەواوی جیهان بڵاو کرێتەوە ڤیدیۆی سەرنجاچش بڵاو کراوە لە ئینتەرنێت لە یوتیوب کابراایەک هەڵسەکەەوە ئاکسەکەی کریتۆز یاخود تەورەکەی کریتۆز لە یاری گادۆڤار 2010 بەدەستی خۆی دووبار دروست دەکاتەوە زۆر سەرنجات دەبین کەوا دارەکی دێنی وەروها سەری تەورەکەی دروست دەکات دارەکەی بە تەواتی دێنەخشێنی هەمان ئەو تەورە دروست دەکات لە ناو یاری گادۆڤار 2010 بەردەستە شێوەکەی زۆر جوانە تەنیا 50 خولەکەی پێدەچیتە بۆ دروستکردنی تاوی ئەو دارەی زۆر سەرنجاتشە لیnkەکە لە دیسکریپشندا نێمەگەر ئێوە حەز دەکەن بڕۆن سەیری بکەن خۆشەویستانم یاری هیتمان سێش بڵاو کرێ من ریڤیم لە بۆ یاریەکە کردێ لە دیسکریپشندا دێنێ بڕۆن سەیری بکەن ریڤیوی تەواوە بێ سپۆیلەرە یاریەکە بۆ پرفرشتین یاری هیتمان لە مێژووی یاریەکانی هیتمان وەروەها بە شێوەیەکی ئۆنلاین یەکجار خێرا فرۆشرایە تەنانەت ستودیۆی ئایۆ ئینتراکتیڤ ڕایانگەیانکەوە تەنیا لە ڕێگەی هەفتەی یەکەمی بڵاوبوونەوە یاریەکەی خەرجی یاریەکەیان بە تەواوی دەرهێنێتەوە لە پاش هەفتەی یەکەم ئەویدی بەس قازانج لە یاری دەکەن کە زۆر دڵخۆشم بە سەرکەوتنی ئەو یاری لەبەر یاریی زۆر نایابە یەکێکە لە یاری هەر نایابەکانی هیتمان ئەگەر نەتکردێت کا دەکەم بڕۆ سەیری ڤیدیۆیەکەی من بکە ریڤیو تەواوم لەبەی کردیان وەروە یاریەکەش ئەنجام بدەن چونکە یاریی ناوازەیە بەڕاستی دەنگۆ هەیەکەوە هەر لە چەند مانجی داهاتوو هەردوو یاری The Last of Us Part 2 لەگەڵ یاری Death Stranding ئەپدێتی نوێیان لەبۆ بێ یاخود پاچێکیان لەبۆ بێ لەسەر پلەیستەیشن 5 گرافیکیان بەرز بکرێتەوە فرێمڕێتیان بەرز بکرێتەوە لە بۆ 60 فرێم ئەوەروە بەڵێنیش دراوە بە شێوەیەک لە شێوەکانکەوە Death Stranding چیرۆکێکی نوێ واروە کۆنتنتی نوێ بابەتی نوێ لە بۆ بڵاو بکرێتەوە جا بڵاوکردنەوەی بابەتی نوێ لە بۆ دەستراندیجی نازانم چۆن دەبی لەوانێ مشنێک دوو مشنی لە بۆ زیاد بکرێکاتەکەەوە سام بریجز لە شوێنێک دەستە شوێنشکان پێویستە نەشت بگوازیەوە لە پاش چیرۆکی دەبی لە ناوەڕاستی چیرۆکی دەبی بزەوە لە چێن ئەو بابەتانە زیاد دەکرێت نازانم بەڵام
پێم خۆشەکەەوە من چاوەڕوانیشم کە لاسەڤاسی دووبارە بکەمەوە بەڵام دەمێ بە کوواڵەتی پلەیستەیشن 5 بی کوواڵەتێکی بەرز بکرێتەوە بکرێتە 60 فریم وەروە دەستراندێکی زۆر حەز دەکەم هەندێک لە مشنەکانی دووبارە بکەمەوە بەڵام دەمێت 60 فریم یاریەکە بکەم بۆیە لەوانێت سلمانجی داهاتوو بڵاو بکرێتەوە وە بێگومان چاڕوانی مۆدی ئۆنلاین یاری دەڵاسەڤاس پارتوشی دەبین کە ناوی فاکشن دەبی نازەم ناوەکە بزانم چی دەبی بەڵام بێگومان لەگەر ئەو ئەپدەیت نوێی ئەویش بڵاو دەکرێتەوە وەروە پیرۆزبایی لە هەموو خۆشەویستانی یاری دەڵاسەڤاس دەکەن کەەوە بۆ پڕ خەڵاتترین یاری لە مێژووی ڤیدیۆ گەیم لە مێژوودا هیچ یاریەک بەقەدەر دەڵاسەڤاس پارتووی خەڵاتی وەرنەگرتیە بەپێی دەنگۆیەک بیتن و بەپێی قسەی یەک لە ڕۆژنامە نووسەکانی لە تویتەر بینیم دەڵێ یاری The Elder Scroll 6 تاوەکو 2026 بڵاو ناکرێتەوە واتە جارێ دەستی لێبشۆنەکە بە تەمای ئەو یاری Elder Scroll 6 کە بەتێزدا لە 2010 ئاشکرا کرد کەەوە خەریکی ئەو یاریان بەرەمەنان ئەو یارن ئەگەر بێت و لە 2010 دەستیان پێکردبی تاوەکو 2026 لەوێر 2 ساڵ دەکات لە بەرەمێنانی ئەو یاری دوور دەکەوینەوە دەڵێ نە Elder Scroll 6 نە Fallout 5 هیچیان بڵاو ناکرێنەوە جارێ تەنیا چاوەڕوانی Starfield بکەن کە Starfield یاریێکی نوێی بەتێزدایە پێشبین دەکرێت ئەو ساڵیان ساڵی داهاتوو یاریەکە بە فەرمی بڵاو بکرێتەوە یارێکی سایفای دەبی خیاڵە زانستی دەبی لە دەرەوەی زەوی دەبیتن وەروە RPG دەبی لەوانەیە کامێرێکە سێمیش بی یارێکی دیکەش دواخرا ئەویش یاری گۆڵم The Lord of the Ring ئەو یاریێکەوە لە ناو دنیای شایانگوستیلەکانە Lord of the Rings بە کارکتەری گۆڵم یاخود سمیگل یاریەکە دەکەێت چەندە کارکتەری سمیگل نییە گۆڵمە بەڵام لەو یاریەی هەردوو کارکتەر بێکەوە لە ناو یەک لاشە دەبن مەسەن لە فیلمەکانی Lord of the Ring شێکەوە سمیگل لایەنە باشەکەیە گۆڵمیش لایەنە خراپەکەیە گەیمەریش لەو یاری کە بشەیەکی RPG کامێرەکە سێمە کاتێککە قسە لەگەڵ NPCەکان دەکەن دەتوانی بە سمیگل وەڵامیان داتەوە کە قسەی باشەکان بکە یاخود بە گۆڵم لایەنە خراپەکان قسەی بکاتن کارکتەرەکە بە چیرۆکەکە دەگۆدرێت یاریەکە دواخرا لە بۆ 2022 و بەرمێنانی یاریەکە باشتر بکەن چکە بەڕاستی ترەیلەکانی زۆر سەرنجڕاکێش نییە هیوادارم یاریەکە باشتر بکەن و گەیمەرێکی زۆر چاوەڕوانی دەکات ئەگەر بێت و یاریێکی نایابی حاڵەش نیم هەیە لەسەر یاری نوێیەکەی 007 یاخود جیمز بۆندی نوێ کە هەمان کۆمپانیای بەرمێنەری یاریەکانی هیتمان خەریکینە یاوەتە کۆمپانیای ئایۆ ئینتەراکتیڤ ڕایگەیاندکەوە کارکتەری جیمز بۆند یو جارە هیچ کام لە ئەکتەرەکانی پێشوو لە فیلمەکان بەشداری ناکە هیچ کام چیرۆکەکانی پێشوو بەکار ناینن تەواو چیرۆکە نوێ دەبی هیچ شتێکی دووبارە بەکارڕین چیرۆکێک دەبی کاتەنیا لە بەرخاتری خۆیان دروستیان کرد و ڕاشیان گەیاندکەوە ژماری کارمەندەکانیان لە 200 دانەوە دەکەنە 400 دانە تاوەکو چەند مانگی داهات و تاوەکو سەری ساڵ هەڵدەن بیکەنە 800 کارمەند تا کۆمپانیا بەڕاستی لە پێشکەوتنە و پارێکی زۆر قازانستەکان لە فرۆشتنی یاریەکانی هیتمان و بێگومان بۆ دروستکردنی جیمز بۆند پێویستیان بە کارکتەری کارمەندی نوێ هەیە بۆیە زۆر دڵخۆشم بۆ یاریە دەزان کە یاری ڕزدنی وڵحاف بە شێوەی کامێرە کەسی یەکەمە بۆیە مژ ناوێرم بیکەم لەبەرەوەی کامێرە کەسی یەکەم زۆر ترسێم بەڵام یەکێک لە یوتیوبی هەڵسا مۆدەی یاریەکەی بڵاو کردەوە بە شێوەی کامێرا فیکسە واتە کامێرایەکە لە شێوەی فیکسی پێ دەڵێنکەوە لەلایەک ژوورەکانیشان دە کارکتەرەکە بەناوی هاتووی دەکەوە و یاریەکانی پێشووی ڕزدنیڤڵ بەتابەت ڕزدنیڤڵ 2 کۆن سەرنجا شەک کارکتەری ئیتن دەبینی کەوا بەناو ژوورەکاندا دێ دەڕات ترسەکەی تۆزە کەمتر دەکاتەوە بەڵام لە هەمان کاتدا ترسەشکە زیاد دەکەویشکەوە هەز ناکەی کۆنتترۆلی هەموو شتێک لەبەردەستە وە کۆنتاشتیشم کە باسی بکەم فۆرتنایت ئیمۆتە چ زیاتکری خۆت حرەکەی گۆرانی گەنگەم ستایل هەبوو کاتی خۆتکە دێگەوە پاپە گەنگەم ستایل ئەو حرەکەیان زیاد کردی لە ناو یاری فۆرتنایت دەتوانم بەدەستی بخەن خۆشەویستان و ئەزیزانم ئەو تەواوی بەرنامەی سفرێک ژیری و هیوادارم سووتانێ بەگربی بەرنامەیەکی چێژ سەر بوو زۆرترین هەواڵم باس کرد هیوادارم سوودی بەگرن هەفتانە هەموو هەفتان ڕۆژانی شەوانی هەیدی بەرنامە سفرێک ژیری بڵاو دەکەمەوە وەرا خۆشەویستان دەمێت پێتان بڵێم خەریکی گەیم پڵی چەند یاریەکەم تکا دەکەم هەموو گەیم پڵەکان بینن هەوڵدەم گەیم پڵی یاریەکان لە ساعت 12 بۆ 1-2 نیڕوانی ناوەڕاستی ڕۆژ بڵاوکەمەوە شەوانیش ویددیو نێوە تا ماوەی هەفتەی لەوانەیە 2 ویددیوم هەبێ ڕۆژانە تکا دەکەم سەیری هەموو ویددیوەکان لایک و سەپۆرتی خۆتان بنوێنن براوەیەکیشمان هەیە لە بۆ $10 هەفتەی ڕابردوو بەڵام ئەو برادرە ئەچکەوە هەم زارە پرسیارتان لێ دەکەم کەوایە کە دەفتە برادڵم ئاساییە ناوت بێنم یاخود ئاساییە ناوت نێنم چکە زۆر خەڵکی دەڵێ نامەوێت ناوم بێتنە شاشەی هەشە دەڵێ ئاساییە ناوم بێنە ئەو یەکێک لە هاوڕێکان کەوا کۆمنتی نووسی بوو لە ڤیددیۆی مامۆستا هەمزەی بۆ خاوەنی $10 پیرۆزباری دەکەم لە ڕێگەی پلەیستەیشنەوە لە بۆم نردیەوەتە $10 پلەیستەیشنی وەرگرت حەزی لێ بوو ئێوەش دەتوانن ئاگاداری چەناڵی ژیر بن ئاگاداری گروپی ژیرەکان بن لە دیسکریپشن گروپی ژیرەکانمان هەیە کە تایبەتە بە کاروسالاچەکانی خۆم لە فەیسبووک جۆنی بکەن لەوێش لەوانەیە لەو ماوەی ئاگادار بن $10 بکەینە هەتیە ڕێز خۆشەویستن خۆڵ بکەن تا ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ